سەردانیکردنی نەخۆش. نەخۆش چێ و بەچێ دەگوترێ نەخۆش؟ هەڵبەت لەمانە زۆر سادەکەیدا نەخۆش بریتیە لەو کەسەی لە ڕووی تەندروستیەوە گرفتێکی جەستەیی هەیە و توانای چالاکی لاواز بووە و ناتوانێت ئەرکەکانی ڕۆژانەی وەکو پێویست جێبەجێ بکات. ئەم کەسە لە ساتەوەختی نەخۆشیەکەیدا دەروونێکی نیگەران و لاوازی هەیە و پێویستی بە هاوکاری دەوروبەری هەیە. ئەم هاوکاریە دەبێت سەرەتا لە ڕووی معنەوی و دەرونیەوە بێت، اینجا ڕوانگەکانی دیکە. هەر بۆیە سەردانکردنی نەخۆش دەچێتە ئەم چوارچێوەیەوە. نەخۆش معروف هەر کەسێک لە کەلیمەی نەخۆش لە ناخۆش و هاتووە، یانتوانی بڵێن خۆش و نەخۆش، یعنی ئەو کەسەی خۆشە ینی سەحەتی تەواو و تەندروستە، و کەسەی نەخۆشە ینی کەسێکەکەوا تەندروستی نییە و حاڵی ناخۆشە، حاڵی ئەوە نەخۆشە. ئەمجا پێویستە بەڕاستی ئێمە مراعاتی دڵی بکەین، پێویستە ئێمە کۆمەڵی ئاداب هەیە لەگەڵ نەخۆشا جێبەجێ بکەین. یەکەم شت حەقوایە نەخۆشەکە خۆی مراعاتی خۆی بکات، چونکی بەڕاستی نەخۆشی هەدەیەکە، توانم بڵێم بەنسبەت ئینسانی مسلمان و هەدەیەکە خوای نێرێ، و ئینسان هەتاوەکو نەخۆش نەکەوێ لەزەتی لەش ساغی نازانێ. ئینسان لە حاڵەتی نەخۆشیە هەزبەوە کاکە ئەم لەش ساغیە چەند گەورەیە، وەکو پندێکی عەرەبیە لێ الصحة تاج على رؤوس الأصحاء لا يراه إلا المرضى، واتە لەش ساغی تاجێکە ها بەسەر سەری لەش ساغەکانەوە، بەڵام تەنیا نەخۆشەکان ئەیبینن. نەخۆشەکان ئەزانن حاڵی ئێمە چەند خۆشەکەوە، سەرمان نائێشێ، قاچمان نائێشێ، ئەوانەی کە شەو ئازاریان هەوەی خەویان لێ ناکەوێت، شەوێک شەوگاری ئیسە 12 ساعتە، تقریبان ڕۆژ و شەو یەکسان بوون. ئیسە لەم کاتە لەم مانگیانزە ڕۆژ و شەو تقریبان یەکسانن، 12 بە 12. تۆرە نەخۆشێکی داما و 12 ساعت یەک ساعت خەوی لێ نەکەوێ، ئەبێ ئەو ئینسانە لەزەتی ئەوە ئەزانێت کە ئێمە چینە سەر جێگە و لە ساعات 2 و 11 خەومان لێکەوێت تا 5 کەبانی بەیانی ئەدا. هیوا هەیە بۆش قەناعەت ناکات تا ساعات 8 هەڵناسێ هێشتا. یعنی ئەوانە کە نەخۆشن و خەویان لێ ناکەوێ ئەوانە ئەزان. بۆیە شەیخی سعدیشە فەرمێ قەدری عافیت کەسی دانت کە بێ مصیبەتێک گرفتار ئاەت. قەدری عافیت و لەش ساغی کەسێ ئەیزانێت کە گرفتاری مصیبەتێ بێ. لەبەرەوە بەڕاستی یەکەم شت جارێ نەخۆشی خۆی هەدیەیە بۆ ئەو نەخۆشە. ئەمجا نەخۆش نزیکەکەوێتەوە لەخوا، چونکی لە کاتی نەخۆشینە بیر ئەکاتەوە کە ئەگونجێنم نەخۆشیە هەڵنەسێتەوە، پێویستی بەخوا هەیە، پێویستی بە دوعا هەیە. بۆیە ئێمە قورئان فێرمانەکە لەسەر زاری حەزرەتی ئیبراهیم بڵێن کەی فەرمووی الذي يطعمني ويسقين إذا مرضت فهو يشفين، یعنی خوایەکی ئەو تۆیە کەوا خۆراکم پێدا و خواردنەوەشم پێدا. ئێمە خۆراک و خواردنەوە هەر لە عینی خواوەیە، خۆگەر خوا ئیرادە بکە بەخوا یەقم ئاو ناچێتە خوارەوە لە گەرومان، ئیرادەی خۆیەتی کەوا ئاو خۆشڕەوە لە گەرومان، خواردن خۆشڕەوە لە گەرومان. وإذا مرضت فهو يشفين، کاتێکی نەخۆشەکەم تەنیا خوایە شیفامەدا. ئەبێ ئینسان لە کاتی نەخۆشی ئەم جۆرە دوعانە بخوێنێ و بیر لە گەورەی لەش ساغی بکاتەوە، دوعا بکە خوا شیفای بکەوە بوو. سەبری نەخۆشەکە بەڕاستی خۆی گەورەترین ئەدەبە لە ئادابی نەخۆشی، چونکە بوو هەتا پێشینانی ئێمە ئەچوونە لای نەخۆشیان و کەفارەتی بێ. یعنی ئەمە ئەم نەخۆشە کەفارەتی گوناهەکانی بێ، چونکی گوناهەکانی ئەسرێتەوە. عەرەبیش شتێکیان هەیە هەر لەوەی ئێمە توانم بڵێم باشتریشە، عەرەب کاچنە لای نەخۆشەڵە تەهور ئینشاءالله، تەهور ئینشاءالله، یعنی بەوەی ئەم نەخۆشەوە تۆ پاکە بیتەوە. تەهور یعنی پاکە بیتەوە لە گوناه. کەوا بووی ئەمە بەڕاستی گەورەترین ئەدەب کە ئێمە لەگەڵ نەخۆشە مراعاتی بکەین جارێ ئەوەیە کە نەخۆشەکە خۆی ئەدەبی نەخۆشی بزانێ و بزانێ کە ئەمە جۆرێکە لە هەدیەی خوا بۆی ناردووە. وەڵاهی جارێ ئادابی سەردانی نەخۆش ئەگەر کەسێک نەخۆشیە لێیوە نزیک بوو، ئایا بە خزمایەتی، ئایا بە دراوسێتی، ئایا بە مامۆستا و قوتابەتی، بەر شێوێ لە شێوەکان کە جۆرە پەیوەندی و عەلاقەیەک هەبێ لە بینی ئەم لەش ساغە و ئەو نەخۆشە، هەقوایە ئێمە سەردانیان بکەین و وەلگە کاتی نەخۆشیە لیان بپرسینەوە. چونکی لە حەدیسی قودسیە هاتووە خوای تەعالا بە عەبدەکەیە فەرمێ ئەی عەبدەکەی من برسیم بوو خۆراک نەدامێ. فەرمووی یا ڕەبی، فەرمی عەبدەکە فەرمی یا ڕەبی تۆ چۆن برسیتە بێ کە تۆ رب العالمینیە؟ فەرمێ فڵان عەبدی من لە پەنای تۆ برسی بوو پێت زانی خەمە نەخوارد و خۆراک نەدای. ئەمجا خوای تەعالا بە عەبدەکەیە فەرمێ لە کاتی محاسەبە ئەی عەبدەکەی من نەخۆش کەوتم، عەیادەت نەکردم.
عەبدەکە پێ فەرمێ یا ئیلاهی ئەنتە ڕەب العالەمین تۆ چۆن نەخۆشەکەوی ئەویش فەرمووی فڵان عەبدی من نەخۆش کە و پێت زانی سەردانت نەکرد ئەی نەتەزانی ئەگەر سەردانی ئەو عەبدەی منە بکردایە منی لەوێ ئەبینی یعنی چی یعنی خوا ئاگای لە هەموو هەرسو کەوتێکمانە و خوا لەسەر ئەو هەرسو کەوتە جەزای ئەداینەوە حتا بۆ هێنەکەش خۆراک و پۆشاکەکەش هەروەها فەرمێ نەتەزانی ئەما تعلم أنك لو أطعمته لوجدتني عنده يعني مفهومي حديث قدسك نتزاني أجر خوراك بداية بفلان كز يا عيادي فلان كسب كرداية من لو يبوم لو كاتا لو يبوم يعني بو معنى أجر مدايته وباداش مدايته وأقام لحالتان بو كاب براسي أمل سرمانة عيادين نخوش كين مجوريتوانا مجا عيادين نخوش يجتمع فير بوين هذا شيء لا يرين شوني ويتري حتى لو أنا جو نقرين بولامك أي شونه وشونيه یا پێمانە لە زۆر ئازاری هەیە و زۆر نەخۆشە ئەوەی سەرف کردو بەڵام بای خەیاڵیشمانە نایە حەقوایە کە ئێمە چین لای نەخۆش ئەڵێین چۆنی گوێی بۆ بگرین ئەگەر مشکلەیەکی هەیە ئەگەر دکتۆرەکەی گران بووە ئەگەر عیادەکەی گران بووە ئەگەر پارەی نییە بۆ بەعزێ شوێنێ بچێ بەعزێ فەحس بکە حەقوایە لە خەمیابین ئەگەر من خۆشم بە تەنیا ناتوانم با بیرێ بکەمەوە لە دەوروبەرما لە ئەهلی مزگەوتا لە خێرەومەنەکانە مەبلەغی پارەی بۆ خەرکەم و بۆی بەرم مادەم ئەزانم نەخۆشە و محتاجە و پارەی عیادەی پێنیە و پارەی دکتۆری پێنی یا ئەگەر ئەوەشم بۆ ناکرێ مەسەلا دکتۆرێکی باش شارەزام ئەو دکتۆرە عملیاتەکانی هەرزانترە یا یارمەتی فەقیر و هەژارەدا هەندێک دکتۆرمان هەیە لەم شارە الحەمدوللا بەو شێوەن با ناویان نەبین باشە یعنی ئەوانە کە یارمەتی نەخۆش ئەدەن ئێمە توانین بچین بەلا ئەو دکتۆرە واستەیەکی بۆ بکەین شەفاعەتێکی بۆ بکەین فڵان نەخۆش فەقیرە بەڵکم عملیاتێکی بۆ بکەین یعنی حەقوایە کە ئەچینە لای نەخۆش ئەڵێن چۆنی کە وەڵاممان ئەداتەوە بە دەم چۆنیەکەی خۆمانەوە بچین ئەوە مهمە بەڕاستی ئەمجا خاڵێکی تر لە ئادابی نەخۆشەوەی بەڕاستی زۆر لای نەخۆش دانەنیشن چونکی نەخۆش تحملی حکایەتی نییە بە تایبەتی ئیسا هەندێک کەسنە لای نەخۆش دانیشن لەوێ باسی قەیران و گرانی و حکومەت و هەرچی کەین و بین لەم زەمان و مەکانە هەیە ئەو لای نەخۆشەکە باسێکا لە کاتێکا نەخۆش تحملیەوە ناکە کاکە ئەو کەین و بین و قەیران و ئەو قەیرانی ئەو ئازاری هەیە تۆ ئەوانە بەرە بۆ ماوە لە شوێنێکی ترا باسی بکە لای نەخۆش باسی مەکە پرسیار لە حاڵی بکە و شوێنێ ئەتوانی کۆمەکی و یارمەتی بکە و جێی بێڵە تازوو جێی بێڵی درەنگە مەسەلەی نەخۆش کەسێکە کە بەدەست کێشەیەکی یا جەستەیی یا دەرونی خۆیەوە بێتاقەت بووە و حاڵەتی سروشتیەکەی لەوە پێشی گۆڕاوە بۆ حاڵەتێکی ناسروشتی لە دەرونیکەیە یا لە جەستەیە توش بووە بەو حاڵەتە ئەمە پێوتی نەخۆش جائیتە ئەم نەخۆشیە لە چاوی دکتۆرەکان یا لە چاوی کەسە نەخۆشەکە بێت هەر نەخۆشیە هەندێک جار نەخۆش خۆی هەست ناکە نەخۆشە بەڵام دکتۆرێکی پسپۆر بۆی داناوە کە تۆ نەخۆشیت و بێ چارەسەر وەربگریت ئەمە ئەم کەسە بە نەخۆش دەئەنرێت ئەگەر چی خۆشی واز نەکە نەخۆشە هەندێک جار کەسەکە هەست ئەکا بێتاقەتیەکی هەیە بەتایەتی نەخۆشیە دەرونیەکان لەوانەیە دکتۆرێکی پسپۆڕیش بێت سەیریەکە فحوساتێکی بۆ ئەکات پشکنینی بۆ ئەکات هیچ نەخۆشیەکی نییە و زۆر بێبێن بالاتەن پێڵکا کە تۆ هەر نەخۆش نیت ئەمە ئەو کەسە بێتاقەت ئەکا ئەو نەیتر لە دەوێت چارێک بێت هەر کەسێک معاناتێکی دەربڕی بێزاریەکی بێتاقەتێکی دەربڕی ئەبێ بە چاوێکی گرنگۆ دەوروبەرەکەی بۆی بڕوانێت ئەگەر مناڵ بوو دایک و باوکی ئەگەر گەورە بوو دەوروبەرەکەی و کەسوکاری خۆی هەر یەکە بە گوێری خۆی گرنگی تایبەتی خۆی پێ بدات ئەمن ئەو کەسانن کە نەخۆشن جا نەخۆشیێکی وتمان جەستەیی و لاشەیی بێت کە معلوم بێت لە پێشچاو بێ یا نەخۆشیێکی دەرونی بێت هەر کامێکیان بێ ئەو کەسە پێویستە چاودێریکی تایبەتی بکرێ تا ئەو کاتەی دێتەوە سەر حاڵەتە سروشتیەکەی خۆی وەکاری خۆی ڕۆژانەی خۆی جێبەجێ دەکات ئەمە پێناسەی نەخۆش جا بۆ ئەم کەسانە لێرە بپرسین حکمت چییە لە ئیسلامە گرنگی بەم کەسانە ئەدێ ئەم کەسانە لە بەشێ لە ژیان دواکەوتون وەکو چۆن کەسێک ئەندامێکی لاشەی نەما بێت یا چاوێکی یا دەستێکی یا کەسینێکی
کەم بوو بێت لە بەشێ لە ژیان دواکەوتو ئەمیش لە بەشێ لە کاتەکانی ژیان وەکو خەڵکی تر ناچێتە پێشەوە. ئێمەی موسڵمانیش ئەرکمان بەرەو پێشبردننی ژیانە نەک بەرەو گەڕانەوەی ژیان. ئەرکمان ئەوەیە ژیانی ئینسانەکان بەرەو پێشبەرین وەکو چۆن خی گەورە پێغەمبەرانی ناردووە على نبینا علیه الصلاة والسلام بۆ هیدایەتی ئینسانەکان بۆی دەستی ئینسانەکان بگرێت لە زەلکاوی کوفر و شیرک و ئەمانە ڕزگاریان بکاو بیان هەخاتە سەر ڕێگەیەکی سڕات المستەقیمێک کە بەرەو خوابیان بات پێیان بگەێنێ بەرەو پێشیان بەرێ. ئێمەش پێویستە دەستی ئەو کەسانە بگرین وەکو چۆن مناڵەکەمان دەستی ئەگرین پێی ئەگرین ئەم کەسەیش دەستی بگرین لە کاروانی ژیان دوانەکەوێت بە وشەیەک بێت بە هاوکاریکی مادی بێت ئەم کەسە نابێت دواکەوێت. واجبی سەرشانی ئێمەیە کە ژیانی مرۆڤایەتی بەرەو پێش بەرین نەک بەرەو بۆ دوا بهێنینەوە. ئەمە ڕوانگەیەکی و لەم ڕوانگەوە کە سەیری عیادە و سەردانەکانی نەخۆشەکەین خی گەورە هانی داوین لەسەر زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەوەی بەرەو ئەم کەسانە بڕۆین کەم تەرخەم نەبین بەرامبەریان. ئەوەتانێ یەکێکە لە 5 حەقەکە یا لە 6 حەقەکەی حەقی موسڵمانان کە بەسەرمانوەیە. یەکێک لەو حەقانی 5 حەقانی کە وەکو جوابدانەوەی سەلامە هاوکاریکردنیەتی عیادەی یەکێکیان چێ عیادەة المەریض سەردانی نەخۆش یەکێکە لە حەقەکان واتە هەست ئەەکەم مافی تۆیە بەسەر شانوێ واجبێکمە بەرامبرت جێبەجێ بکەم بەرامبەر بەو کەسانە کە نەخۆشن بە گوێری توانای خۆم منیش هەستم بەو کارە جێبەجێ بکەم. و ئەو کەسێک کە نەخۆش ئەبێت هەر کەسێک نەخۆش بوو مەرج نییە ئێمە بڵین ئەو کەسێک کە نەخۆشە ئەمە کەسێکی گوناهبارە ئەمە کەسێکە خوا عەذابی داوە سزای داوە. لەبەرەوەی نەخۆش ئەتوانی بڵێ بە تایبەتی کە موسڵمانانە پێگەیەکی باشی لای خۆی پەروەردگارەیە نەوعێکە لە تاقیکردنەوە. خی گەورە یەکێک لە خۆشەویستەکانی خۆی کە پێغەمبەرانە حەزەتی ئەیوبە تووشی نەخۆشی دەکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک نەخۆش بوتیان یا ڕەسوول الله تۆ نەخۆشی فەرمی بەڵێ من نەخۆشم بەقەدەر سیان لە ئێوە نەخۆشم. فەرمیە دەی دیارە ئەجرەکەیش زیاتر فەرمی بەڵێ کاتانێ نەخۆش لە ڕوانگەی عاریفینە ڕوانگەی ئەهلی دڵا بە بەسەرکردنەوەی خوایە. بەڵکە ئەگەر عاریفین ڕۆژێ نەخۆش نەبوونایە یا فەتەی نەخۆش نەبوونایە بێتاقەتە منەوێن بڵێ مەولامان پەروەردگارمانەوە ئێمەی لەبیر چووە یعنی ئاوال پێگەیەکە چونکە نەخۆشی ئەو کەسی کە نەخۆش دەبێت لە کۆمەڵێک موسیبەتی دوور ئەکەوێتەوە یەکێک لەوانە لە توغیان دوور ئەکەوێتەوە. ئەو کەسی کە نەخۆشە بێ هەست ئەکات احتیاجە بە پەروەردگاری وەکو چۆن هەژاری والەکە احتیاجە هەست ئەکات پێویستی بە پەروەردگاری هەیە و بەرەو ستەمکاری نایبا لەشیش بەردەوام هەر ساغ بێت ئینسان بەرەوە بە کاتانێ نەخۆشی بەسەرکردنەوەیەکە نەوعێکە لە ئەجر بە تایبەتی ئەگەر لە کاتی پیری و سەرەمەرگیا بوو پاکردنەوەیەکی تەواوتیە وەکو لە فەرمودا هاتووە فەرمێ خی گەورە کاتێ ئێوێ عەبدەکەی خۆی بە پاکی و بە جوانی بەرێتەوە بۆ لای خۆی تووشی نەخۆشیەکە بۆی بەهۆی ئەو نەخۆشیەوە کە گوناهەکانی هەمووی لاچێت ئەو عەبدەی کاتێ ئەگەڕێتەوە بۆ لای پەروەردگاری بە نامەیەکی پاک و جوانەوە بگەڕێتەوە بۆ لای دیارە نەخۆش بە هەر کەسێک گەوترێ کە شێوەی ژیانی بە شێوەیەکی تەندروست نەڕابەڕێەوە چێ لە ڕووی جەستەییەوە یەکێک لەو ئەندامانی کە خوای پەروەردگار پێی بەخشیوە خەلیلی تێکوت بێ یان باش ئیش نەکایان هەر یەکێک لە شتانەیان لە ڕووی دەرونیەوە خوای پەروەردگار زاکری لە وەرگرتۆتەوە یان عەقڵی لە وەرگرتۆتەوە کەواتە نەخۆش بە کەسێک گەوترێ کە شێوەی جەستەیی تەواو نەبێ شێوەی جەستەیی ڕێک و پێک نەبێ و لە توانای خۆیشیان نەبێ ینی
خی پەروەردگار بە یەکێک لە نیعمەتانی کە پێی بەخشیوە لێ وەرەگرێتەوە. ئەجری نەخۆش دیارە ئەجری نەخۆش ئەوەی کە باز دەکرێ ئینسانی موسڵمان لەسەر ئەو نیعمەتی کە خی پەروەردگار پێی بەخشیوە و سەبر ئەگرێ بێگومان خی پەروەردگار پاداشتی ئەداتەوە بە باشت بە شرتێک کە ناسپاس نەبێ. سوپاسی خی پەروەردگار بکە بڵێ خوایە من بەندەی تۆم تۆ لە کاتی لە ساخیا ئەندامەکەت پێ بەخشی وم ئێستاش کە نەخۆشیت هێناوە بەسەرما من ئارامەگرم سوپاسی تۆ ئەەکەم. ئەوە لە چەندان فەرمودەی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم ئیشارەتی پێکراوە بە تایبەت بۆ نیعمەتی چاو کە خی پەروەردگار دوو خۆشەویستەکەی لە ئینسان سندەوە و ئینسانەکە ئارامی گرت بێگومان خی پەروەردگار پاداشتی ئەداتەوە بەچی بە بەهشت. و ئەو فەرمودەی ئیبن عەباسیش ڕەزای خی پەروەردگاری لێ بێ کە فەرمێ ئافرەتە کاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من تووشی فێ بم پەرکەم نییە بەسەرا ئەبوورێمەوە ئاگام لە خۆم نامێنێ دوعام بۆ بکە لای خی پەروەردگار چاپ بمەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی من ئەگەر بتەوێ إن شئت صبرتي فلك الجنة أو كما قال صلى الله عليه وسلم. يعني أجر بتيو آرام بقدي خايف پروردگار لبرانبرا چی داداتی لبرانبرا بهشت داداتی أجر أشتوي دعاء بوكم بوشاق بنو فرمي أفرتك فرمي أي في غمر خاص صلى الله عليه وسلم قيناك بعد شاق نمو بلان پاداشتكي بهشتم هبي بس دعاء بوبك لكاتك كان خوش كوت موتوشي فيو بركم بوم جلكانم من جلكانم هالأدمو أقام لخوم ناميني أقلم لا يخوم ناميني با ئەندامەکانی جستم دەرنەکەوت. فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوعای بۆ کرد لەوە دوا سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەیان بینی ئەم ئافرەتە کە بەو شێوەیە بوو یعنی ئەندامەکانی دەرنەئەکەوت. ئەمە ئەو کەسێک کە ئارامەگرێ و سوپاسی خوای پەروەردگارەکە بێگومان لەسەر ئەو نەخۆشی کە دێ بەسەریا بێگومان خوای پەروەردگار پاداش ئێداتەوە بە باشت. و لە کاتی لەش ساخیشە ئینسان چی بکە ینی چه عەمەلێکی چاکاکە لە کاتی نەخۆشیە هەمووی بۆ ئەنووسێ ینی هەموو ئەعمالێکی چاکەی بۆ نووسێ با نەشتوانێ ئەنجام بدات. ینی بۆ نمونە کابرا نوێژی جەماعەتی کردووە دەگەی لە کاتی لەش ساخیە ئێستا بەهۆی نەخۆشیەوە ناتوانێت نوێژی جەماعەت بکات ناتوانێت جمعە بکات سەردانی خزمی کردو ناتوانێت سەردانی خزمەکان بکات. ئەمەی لە کاتی لەش ساخیا چی کردووە لە کاتی نەخۆشیە خوای پەروەردگار ئەوەی بۆ نووسێ هەموو ئەجرەکەی بۆ نووسێ ینی بەبێ ئەوەی لە ئەجرەکەی کە بکات. ئەمە پێوترێ کوفرانی نیعمەت ینی خوای پەروەردگار نیعمەتێکی پێ بەخشیوە خوای پەروەردگار لێ وەرەگرێتەوە ئەمانەتێکی لاداناوە ئەم ئەمانەتە خی پەروەردگار بە پێویستی داناوە ئەو کاتە ئەم پاداشتە گەورەی لە دەست خۆیە ینی تۆ بتێو نەتەوێت تازە نەخۆش کەوتویت خی پەروەردگار دەسەڵاتیش نییە لە نەخۆشیە تێگەی کەواتە دوو ڕێگاتێ یا ئەوە تا پاداشتەکە ئەهێڵیتەوە بۆ خۆت بە سوپاسی خی پەروەردگار یاوە تا بە ناسپاسکردنی خی پەروەردگار بە کوفرکردنی خی پەروەردگار ئەو پاداشتە لە چی خۆتە دی جا ئینسانی موسڵمان ئارام بگرێت لە بەرامبەرە و سەیری ئەو نەخۆشانەی سەردەمی زووکە کە خی پەروەردگار تاقی کردوونەتەوە بەڵام زۆر جار لە ڕووشیان نەهاتوە بە تایبەت ئەیوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ ربي أني مسني الضر وأنت أرحم الراحمين ناڵێ خی پەروەردگار تۆ نەخۆش خستم ئەڵێ خی پەروەردگار تۆ من نەبینی چەنە بێ تااقەتم تۆش ئەرحەم الراحمینی يعني ئەوە نییە لە بەرامبەر هەندێک لە مؤرخین تەریخی نەخۆشیەکەی لە حەدیث هاتووە بڵێ ئەوەنە ساڵە نەخۆش بوو ئەوەی کە هەیە لە ئیسرائیلیاتە هاتووە کاڵە 18 ساڵ نەخۆش بوو لەسەر جێگا بوو کرمتیاوە بەڵام ئەوەنەیە کە خی پەروەردگار باسیەکە لە پێش پێغەمبەرایەتیە ئەم پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ نەخۆش بووە و سەبریشی گرتووە و خی پەروەردگاریش قەرەبووشی بۆ کردەوە. بەڵێ دیارە نەخۆش بە کەسێک گەوترێ کە لە بواری دەرونیە یان لە لاشەولاریە تووشی ناڕەحەتیەک وە نەخۆشیەکە بێ. سونەتی ژیانی ژوایە کە هیچ کەسێک بە لەشساغی ژیان ناباتە سەرەوە هیچ کەسێکی شتا سەر نەخۆش نییە. هەندێک جار مرۆڤەکان نەخۆشەکەون تووشی ناڕەحەتی و ناخۆشی ئەبن بەڵام گرنگەوەیە کە موسڵمان بە هەموو بوارەکانی ژیان چ بە خۆشی و چ بە ناخۆشی چ بە لەشساغی و چ بە نەخۆشی چ بە دەوڵەمەنی و چ بە هەژاری هەمووی بە قەدەری خی پەروەردگار بزانێ و بە تاقیکردنەوەشی بزانێ چۆن تەماشای نەخۆش ئەەکەیت بە هەڵسەنگاندون و بە تاقیکردنەوە و بە ئیبتیلای ئەزانی لەشساغیش هەروایە دەوڵەمەنیش هەروایە کەواتە هەردوو بوارەکە تاقیکردنەوەی خی پەروەردگارە بۆ بەندەکانی. سلەیمان پێغەمبەر عەلا نەبینا و عەلەیهی سەڵات وەسەلام خی گەورە ئەو هەموو دەسەڵات و
سڵتەی پێدا قورئان ئەفەرمێ حەزرەتی سولەیمان ئەیفەرموو خوای گیان ئەم هەموو شتت پێداوم لیەبلووەنی ئەشکوڕ و ئەم ئەکفر ئەم هەموو دەسەڵات و قووەتت پێداوم بۆی کە تاقیم بکەیتەوە بزانی سوپاسگوزاری دەکەم یان پێنەزانم کەواتە چۆن نەخۆشی ئیبتیلایە لەش ساغیش هەروایە پێویستە لە کاتی لەش ساغیە سوپاسی خی پەروەردگار بکەین دیارە ژیان کە خی پەروەردگار دروستی کردووە بۆ مرۆڤەکانیش تاقیکردنەوەی بەردەوامیان هەیە لەم ژیانەدا هەندێک جار بە باش و هەندێک جار بە شێوەیەکی دیکە واتە هەندێک جار خی پەروەردگار بەبوون و بە لەش ساغی و بە دەوڵەمەنی مرۆڤەکان تاقی کاتەوە بزانێ لە خۆبایی ئەبن یان سوپاسگوزارن و لە بوارەکەی تریا یان دیوەکەی تری بڵین هەندێک جار مرۆڤەکان تووشی کەم و کەسری و نەخۆشی و ناخۆشی و فەقیری و هەژاری ئەبن ئەمی کەشیان هەر دیزان تاقیکردنەوەی خی پەروەردگارە بۆ بەندەکانی بزانێ وەکو چۆن لە کاتی بوو ناسوپاسگوزارە ئایا لە کاتی نەخۆشیە لە کاتی ناخۆشیە لە کاتی هەژاریشە سەبر و ئارامی هەیە خۆڕاگرە ئەم دووبارە هەردووکیان تاقیکردنەوە هەڵسەنگاندنی بەندەکانە بۆ خی پەروەردگار جا خۆش بە حاڵێ و کەسەی کە لە کاتی بوونە سوپاسگوزارە و لە کاتی نەبوونە لە کاتی ناڕەحەتیشە سەبر و ئارامی هەیە نەخۆشیش دیارە هیچێکە لەو حاڵەتانە کە هەندێک جار کەسێک بە هۆی حەوادیس و ڕووداوەکان یا هەندێک کەس نەخۆشی دەرونی هەیە نەخۆشی لاشۆلاری هەیە تووشی ناڕەحەتی و نەخۆشی ئەبێ کە خی گەورە ئەو کەسانە بەسەر ئەکاتەوە واتە ئەو کەسانە تاقی ئەکاتەوە بۆ ئەوەی کە بەو نەخۆشیە بەو ناڕەحەتیە خی پەروەردگار تووشی ئەجر و پاداش و فەزل و گەورەیەکیان بکە و یاخود تاوان و هەڵەکانیان بەهۆی ئەو نەخۆشی و ناڕەحەتیە بسڕێتەوە کە دیارە پێغەمبەری عەزیزمان سەلات و سەلامی خۆی لەسەر بێ کە باسی نەخۆشی و ناخۆشی و ناڕەحەتیەکە ئەفەرمێ هەر شتێک دووچاری مسلمان ببێ حتا دەرکێک کە چەندێک ئازاری کەمە کە ئازاری نییە دیارە دەرچێک بە شێوەی کەواوکو قابلی زیکر و باسکردن بێ بەڵام پێغەمبەرجان صلی الله عليه وسلم بۆ دڵخۆشدانەوە بۆ نەخۆشەکان بۆ کەسانی کە تاقیەکردنەوە بە نەخۆشی ئەفەرمێ حتا دەرکێکیش بەدەستی ئینسانی ئیماندارا بچێ خی گەورە بە ئەجر و پاداش بۆی تۆمارەکات و ئەبێتە هۆکاری سڕینەوەی جا لەوە بڕوانی تە نەخۆشی گەورەتر ئیبتیلای گەورەتر هیوا هەیە نەخۆشی درێژخایەنی هەیە ئەمە تاقیکردنەوەیەکە کە خی پەروەردگار ئەیە بەسەر بەندەکانیە بۆ ئەوەی کەواوەکو بێتە هۆکاری سڕینەوەی تاوانەکانی و بەرزی دەرەجاتی لە ڕۆژی قیامەتە سەردانیکردنی نەخۆش لە ئێستای کۆمەڵگای ئێمەدا بۆ تەعورفێک و زۆر بە گەرم و گوڕی پەیڕەوی لێ دەکرێت نەریتی سەردانیکردنی نەخۆش کە پشتیوانی شەرعی لەگەڵدایە و لە ئیسلامدا زۆر گرنگی پێدراوە لە کۆمەڵگای ئێمەدا تا هەنوو کە بە شێوەیەکی گەرم و گوڕ جێبەجێ دەکرێت بەڵام هەر لە شەریعەتی ئیسلامیشدا کۆمەڵێک پێوەر و پرانسیب جێگیر کراوە کە دەبێت لە کاتی سەردانیکردنی نەخۆشدا جێبەجێ بکرێت ئێمە حەقوایە کەچینە لای نەخۆش وزەی بێنێ وزە جارێک دەربارەی سەبر ئەو سەبرەی بێنێ مەسەلا حەدیثە لە بەردەستمانە کە فەرمێ فاتمەی خوزاعی فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چوو بۆ عیادەی ئافرەتێکی ئەنساری ئەمە جارە لێرە خاڵێ وەرەگرین هەندێک کەس وا ئەزانێ پیاو بە هیچ شوێ ناوێتە لای ئافرەت واتە بۆ لای نەخۆشی ئافرەت ئەوتانی حەدیثەکە فەرمێ فاتمەی خوزاعیە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چوو بۆ عیادەی ئافرەتێکی ئەنساری چاو لێ ئەمە کەوا بوو لێرە ئەومان دەرکەوتەوە دروستە پیاو عیادەی نەخۆشی ئافرەتکە بەڵام مراعاتی عادات و تەقالید بکە مەسەلا بۆ معنە نەچێ ڕوبەڕووی ئافرەتەکە دانیشە و بەتایبەتی ئەگە ئافرەتەکە گەنج بوو ئافرەتەکەی لەو کاتا کە پیاوان ئەچن بۆ عیادەی با کە سوکاری نەخۆشەکە هەوڵ بن سەرپۆش شتێک بن بەسەریا یا سەرشەفێ بن بەسەریا گیانی بە دەرەوە نەبێ دقی حەدیثەکە فەرمێ کاتێ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم چوو لای ئەو ئافرەتە پێی فەرموو کەیفە تەجیدینەکە خۆت چۆنە بینی یعنی حاڵت چۆنە هەمان حاڵت چۆنە ئەویش فەرمووی والله یا رسول الله من حاڵم لە خەیرایە بخەیر بەڵام ملدەم ئەو کەلیمەیەکە حەز دەکەم گوێگرانیش بیزانن بەڕاستی ملدەم تەواو بێتاقەتی کردم ملدەم یعنی لەرزووتا عەرەبی کۆن فەسیح پێیان تۆ ملدەم لەرزووتا بێتاقەتی کردوم پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی ئیصبری سەبر بگرە
فإنها تذهب خبث ابن آدم كما يذهب الكير خبث الحديد. واتە لەرزوتا گوناه خەبەث لێرا چڵک و پڵک و گوناه چڵک و پڵک و گوناه و تاوانی بنیادەم لا ئەبا ئیشواتەوە وەکو چۆن کوورەی ئاسنگەر چڵک و پڵک و خەڵتەی ئاسن لا ئەبا و ئاسنەکە ساف ئەکا و ساغی ئەکاتەوە ئەو نەخۆشیشە ئاوا ئینسان پاکەکات. جارێ ئەمە بە نەخۆش بڵین بەڕاستی، ئەمە بە نەخۆش بڵین بۆی ئەو نەخۆشە سەبری هەبێ. دووهەم دڵی خۆشکەین، چونکی پێی بڵێن بەخوا زۆر نەخۆشەیە لە تۆ بێتاقەت تریش بووە، نەخۆشەکەی ناڕەحەتریش بۆ خواشی فایداوە، شەر نییە، مردن بە نەخۆشی نییە. زۆر کەسەیە لەشی ساغ بوو بە تەمای مردن هەر نەبووە لە ناکاتەکەکان گیانی دەرچوهی واشەیە زۆریش نەخۆش بۆ بەسەر جێوە بۆ لە پاشە خوا سیحەتی داوە پێ و ئێمە دڵخۆشی کەین لە کاتی لە لای نەخۆشە باسی فڵان کەس مرد و فڵان کەس هەمان نەخۆشی هەبوو تۆکو تۆی بۆ خۆی مرد و ئەوانە لای نەڵێن، یەکجاری ورەیە ڕوخێنین بەڕاستی، ورەی ئەڕوخێنن. من لەم گەڕێکی خۆما مامۆستا شێخ حەمەمینی بەڵخەی تیا بە ڕەحمەتی خوای لێ بە چەند ساڵ لەمەوبەر نەخۆش بوو، بە نەخۆشیش ماوەیەکی زۆریش نەخۆش بوو، هاتوچێ مزگەوتێ کرد، بردیانە بەغا بە لای دکتۆرێک لە حارثیە برازایەکی بردی، لەوێ یەکسەر دکتۆرەکە پێی وتبوو بووی تۆ سەرەتانت. برازاکەی سوێنی خواروتی وەڵڵاهی لە بابوشێخەوە ماڵ لە بابوشێخ بوو، لە بابوشێخەوە بە پێگەیان مەحاریسیە بە پێی خۆی هاو. بابوشێخ بۆ حارسیە ئەوانەی کە شارەزای بەغان بەلای کەمە سەعات و نیوە ڕێگەیە، سەعاتی ڕێگە هەرە بێگەر قەو بڕش بڕۆی، وتی بە پێی خۆی هاو بەلای نەخۆشەکە، وتی لەگەڵ دکتۆرەکە پێی و سەرەتانتە، تی وەڵڵاهی نەیتوانی بگەڕێتەوە هەتا من هاتمە دەرەوە بەسەر کورسی خەستەخانەکە کورسی ئینتیزار تەواو بێتاقەت بوو چۆکی شکاوتی وەڵی سیارم بۆ گرهێنامەوە فعلەن دوسێ ڕۆژ لە ماڵ برازەکەی مایەوە لە بەغا دواییە هێنایەنەوە ئێرە چل شەو بەسەر جێ بوو نەیتوانی بێتە مزگەوت تاوە پاتی کرد. ورەی ڕووخا دکتۆر ئەو دکتۆرە ورەی ڕووخان لە بەڕاستی ئەمە نەسەحەتێکە بۆ ئێستا ناوی دکتۆرەکەش من لەبەر ئەمانەتی ئەو کو بڵێن ناوی دکتۆرەکە نابم، حتا برازەکەی وتی لە دوا چوومە لای دکتۆرەکە مامەم کردە دەرەوە چوومە لای دکتۆرەکە وتم وەڵی تۆ دکتۆر نی تۆ جەلادی، بۆ ڕازمەراز پێ وت کە تۆ سەر ئادەبەکانی سەردانکردنی نەخۆش هەر یەکە هەر ئادابێک بە گوێرەی نەخۆشیەکەی. نەخۆشێک ئەبێ جیاوازی بخین، نەخۆشێکمان هەیە لە خەستەخانەیەکە، نەخۆشێکمان هەیە لە ماڵۆیە، نەخۆشێکمان هەیە نەخۆشی دەرونیە، نەخۆشێکمان هەیە جەستەییە، نەخۆشێکمان هەیە پیاوێکی بەتەمەنە یەکە گەنجێکە، هەر یەکە ئادابی تایبەتی خۆی هەیە، هەر یەکە بە گوێرەی وەکو چۆن لە ئاخاوتن و قسەکنەریگە بە گوێی خۆی ئەی دوێنیت ئەبێت کاتەکان و جێگەکەی و جۆری نەخۆشیەکەی هەبێ ئەنجا دە ئادابەکەی. ئەگەر ئەو کەسەی کە ئەون کەسە کە نەخۆشە لە خەستەخانەیەکە مەسەن کەوتووە زانیمان ئەو کەسە کە لە چاودێریکی وردایە پێمە عینایە مەڕەکەزە یا لە بەشی بژانەوەی دڵە دکتۆر بۆی نووسیوە ئەبێ ئەم کەسە لێرە بێتانێ لەم کاتە پێویست ناکە بە عیادەکردنی با بێتە دەرەوە تەنها ئەتوانی لە کەس و کارەکەی بپرسی. ئەمە یەکێک لە ئادابی یەکێتر لە ئادابی ئەگەر نەخۆشەکانمان لەم خەستەخانەیەک بوون ئەو ڕۆژانەی کە ڕێ پێدراوین بچین بۆ سەردانی چی ڕێمان پێدراوە چوارشەمەیە جمعەیە کەیە سەردانیکردن نەک ئەوەی کە ئێستا نەخۆشێک لە ژوورەوەیە لە بەشێکی تەواریەکەیە بەجارێ 20 کە 30 کەس لە دەوری تەواریەکە دانیشتون سەرجادەکەیان گرتووە ئیزعاج ئەو ڕێگەیان گرتووە با بخۆتۆمە ناتوانانی خۆ مەعاناتی لە بری ئەمە بۆ نەچی دوعای بۆ بکەیت. ئەزانی کاکێ من لەما شتێکم بیرکەوتەوە خزمێکمان نەخۆش بوو خۆی گەورە لێ خۆش بێ لە وڵاتی ئیتالیا بوو وتی کاتێک کە خەڵکیم ئەبینی لێ ئەهاتن بۆ سەردانی نەخۆشەکان شتێکی جوانیانە بوو گوڵێکیان بۆ دائەنا سەرەوە نە ئەمانۆ لای ئەیوو هاتووین سەردان دەکەین ئەیوو لەوێ لە هەموو خەستەخانەیەکیان کەنیسەیەکیان هەیە ئەیوو ئەچین لە کەنیسەیش دوعای خێرە بۆ بکەین خۆزگایەک و ئێمەش وامان کردایە وەک موسڵمانێ چونایە لە نەخۆشەکەمان پرسیایەتەوە بەڵام لای ئەوە لە دەوری خەستەخانەکە ئەمین و خەڵکی ئیزعاجەکەین و یا نەخۆشەکەی ئیزعاجەکەین دەستنوێژێکمان گرتایە و بچوینایە بۆ مزگەوتێک و
دوورکە نوێژمان کردایە لە دوای دوورکاتە نوێژەکە دوعاەکمان بۆ نەخۆشەکە بکردایە ئەو ئاخڵی خەڵکەوە فێر ببین ئەمە ئادابی نەخۆشمانە یەکێک کاتێک کە ئەچین بۆ لای نەخۆشەکان بابەت غاسمان هەر لە ئادابەکەنە ناو خەسەخانەیە چەند قەرەوێڵەیەک خەڵک کەوتووە من ڕێک هەر بۆ لای نەخۆشەکەی خۆمەچم لەویا یەکێک دانیشتووە فەقیرە یا کەسێکی نییە ئاوە سیر مەکە زەق سیر مەکە هەر سەلامێکی لێ ناکەم بڵێم چۆنی باشە بۆنی بێت دڵم خۆیشە نەخۆشە وشە نەخۆشە کاتانی لە ئادابی چوونە ژوورەوەمان چون بۆ ناو خەسخانەکان لە با لە هەموو نەخۆشەکان پرسیینەوە ئەمە یەک سەلامێکیان لێ بکەین ئەنج بیچۆ بۆ لای نەخۆشەکەی خۆت یەکێتر لە ئادابی چون بۆ لای نەخۆشمان با کەم دانیشین لای نەخۆشەکە چ لە ماڵەوە بێ چ لە خەسخان بەتایەتی خەسەخانەکان مافی ئیتایبەتی ئێمە نییە قەرەباڵغی دروستەکەی لەسەر قەرەوێڵەکەی لەسەر ئەم لاولا خەڵکێکی تر بێزارە بێ بێتاقەتە بێت یا کاتێک کە ئەچین بۆ لای بە دەنگی ئەبیاکان لە دەنگمان بێت چونکە ئەو نەخۆشە بێزارە لە خۆی بە دەنگێکی هێواش لێ ئەپرسیتەوە پێویست کات بەوە بچیتە پێشەوە هیمان هەیە هەندێ نەخۆشیمان هەیە دکتۆر پێی وتووە ئەم نەخۆشیە مەناعی نییە بەرگری لێشی نییە ئێمە ئەچین ئەم لەو لای ماچەکەین کە ئەم لەو لای ماچکردن هەیە لە نەخۆشە لە سەلامێکی لێ بکە ئەگەر گونجا تەوقێکی لەگەڵکە پێویست ناکە نەخساخەکان یان نەخۆشەکان کاتێ ئەچین بۆ لای نەخۆشەکانمان چاک وایە دەستنوێژ بکەین بە دەستنوێژەوە بچین بۆ لای ئەوە فەرمێت لە ئەثەرە هاتووە کە پێ سونەتە ئینسان کە ئەچێ بۆ لای نەخۆشکە دەستنوێژ بگرێت حکمەتەکەیشی لەوایە تۆ ئەگەر خۆت دەست خاوێن کردەوە و بە خاوێنیەکی بە لای نەخۆشەکە تۆ بە جلوبەرگێکی لەمەوە فێرە بین بە جلوبەرگی تایبەتەوە ئەچی بۆ لای بۆی نەخۆسخانەکە پیس نەکە یاوچن یا ئەنجاکە یا ئەگەر دەست بەردەستیگە با دەستی تۆ پاک بێ جوان بێ یا کاتێکی دوعای یەکی لە ئادابەکانی کە باسەکەین کە ئەچی بۆ لای نەخۆشەکە دوعای بۆکیت دوعای خێری بۆکیت یەکێتر لە ئادابی نەخۆشەکانمان کە چوین بۆ لای نەخۆشەکە بەهێزکە هێزی بەرێ وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەهوڕ نەفەرمێ پاکبوونەوەیە ئینشاءالله چاکە بیت تەفەعولە بێ بە خێر بۆی ئەگەر چی دکتۆری جوابی کرد بێ ئەگەر چی لێم خۆ بە ئێمە نییە زۆر نەخۆشەی دکتۆر وا جوابی کرد بەڵام قەدەری خوا زینوش دەبێتەوە کاتانێ هێزی بینی و باسی مردنی لەلا نەکەین یەکەم جارێ حەقی مسلمان بەسەر مسلمانەوە ینی یەکەم حەق ئەوەیە کە ئینسان لە کاتی نەخۆشیە سەردانی برایەکی بکە سەردانی خۆشەویستێکی بکە ئەگەرزانی نەخۆش چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدیثێکی قودسیە فەرمێ خوای پەروەردگارە فەرمێ بەندەکەم نەخۆش کەوتم بۆ سەردانی نەکردم لە قیامەتە ئەم محاسبەی لەگەڵاکە وژەڵێ ئەنتە ئەرحەم الراحمین تۆ ئەرحەم الراحمینی خوای پەروەردگار چۆن تۆ نەخۆشەکەی فەرمێ خوای پەروەردگارش پێ فەرمێ فڵان کەس نەخۆش بوو ئەگەر سەردانی ئەوت بکردایە وەکو سەردانی منت کرد بێ وایە ینی پاداشتەکەی هێندە گەورەیە پاداشتەکەی هێندە گەورەیە کە ئیمامی عەلی ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیەتی ئەو کەسەی سەردانی نەخۆشێک بە 70000 مەلائیکە داوای لە خۆشبوونی بۆ کەن ئەگەر لە ڕۆژ بچی 70000 مەلائیکە لە بەیانی و تاکو ئێوارە ئەگەر لە شەو بچی 70000 مەلائیکە لە شەوە تاکو بەیانی ئەوە چەندان فەرموودە هەیە لە بابی فەزلی سەردانی نەخۆشە کە ئینسانی مسلمان کەم تەرخەمیتیانەکە ئەنجا ئادابەکان یعنی زانایان هاتوون باسی زیاتر لە ئادابیان کردو بۆ لای ئینسانی نەخۆش و کەسێکی ئەچێ یەکەم ئەوەیە کە کاتێک ئەچێ سەردانی نەخۆشەکە نیەتی خوای پەروەردگار بێ ینی ئیخلاسی عەمەلەکەی بۆ خوای پەروەردگار بێ دووهەم کاتێکی گونجاو هەڵبژێرە بۆ سەردانی نەخۆش ینی شەرت نییە هەموو کاتێک بە کەڵکی سەردانی نەخۆش بێ زۆر جار کابرا بۆ نمونە لە دوای سەعاتەوە چێ بۆ لای سەردانی نەخۆش ئەم نەخۆشە کاتی سەردان نییە تۆ سەعاتە یان بۆ لە گەرمای نیوەڕۆیە لە هاوینانە ئەمە کاتی سەردانی نەخۆش نیە چونکە ئەو ماڵە پێویستیان بە ئیسلاحات هەیە کەواتە بە کاتێکی گونجاو هەڵبژێرە بۆ سەردانی نەخۆشەکە سێهەم لەو شتانەی کە پێویستە ڕەچاوی بکەین ئەوەی کابرا کە ئەچێ زۆر دانەنیشێ ینی جاری وایە کەسی وایە 2 سەعات لای نەخۆشێک دانیشێ ئەم نەخۆشە پێویستی بە ئیسلاحات هەیە لەوانە پێویستی بە چوونە دەرەوە هەبێ بە تایبەت جاری وایە ئەگەر بۆ من لە ڕەگەزی جیاواز بێ ڕەگەزی بەرامبەر بێ تێگەی ئەوە لەو حاڵەتانەیە پێویستە ئینسان زۆر دانەنیشێ ئەوە ئەحواڵ پرسیەکە و دوعایەکی خەیری بۆکە
کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کە چوویتە لای نەخۆش ئادابێکی تریان ئەوەیە کە چی بکەی کە دوعای بۆ بکەی هەتا فەرمێ هەر کەسێک چۆ لای نەخۆش ئەم دوعای حەوت جار بۆ خوێن أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيك أفرمي مقر مردن بإنجا خواهي فرودگار شفاي بونير يعني حاول جار أم دوحاي بوك يكي كتر لو أنا أويك أتشيت لاي نخوش دل خوشي باتو لا بأس تهورون إن شاء الله خبت نبي إن شاء الله أما شيء ما باقبونوه تو أو هلو كمكور يعني كروجانا كدوته بهوي شيء بهوي أم نخوشي كخواهي فرودگار بسري هناوي خواهي فرودگار گناه كار اللي كاتو لقامتها بعداش دي زورة داتو یەکێکی تر لەوانە ئەوەی کە کەسی کە چێ زۆر قسە نەکە ئەنی جاری وایە شتە دنیایەکان هەمووی لای نەخۆش باشە جاری وایە ژاوەژاوێ دروستە بێ ماڵێک نەخۆشیشانێ هەن کابرا ئاواتە خوازێ بۆ دەدەقەی ئیسراحەت هەتا ئەو دوو سەعاتێک کە میوانەکان ئەڕۆن یعنی بەڕاستی نەخۆشە زۆر بێتاقەتە ماڵەکە زۆر بێتاقەتن هەمویان لێ کاتت لێ کاتە تەوقی دەکەن تێگەی یعنی زۆرینەی خەڵقی لە ڕۆژی یەکەمە کە نەخۆشەکە دەرەچێ هەمووی لە ڕۆژی یەکەماچێ بۆ لای نەخۆشەکە ناکاکە شەر نییە لە ڕۆژی یەکەمانچی جاری وایە لە ڕۆژی حوتەمی شاپچی شکالێکی نییە کەواتە ئەکری ئەمە تەرتیب ینی بەرنامەیەک دانین بۆ لای نەخۆش کە چوین یەکەم لە ڕۆژی یەکەمە ئینسان عادەتەن نەچێ باشە من قەنەعەتم وایە لە ڕۆژی یەکەمانە ڕۆژی دووەم ڕۆژی سێهەم ئەو ڕۆژانی کە ئەتوانی زانی چۆڵە ئەجا شتە دنیایەکان زۆربەی باز نەکرێ مناقەشات نەکرێ زۆر جار لەسا لە یعنی بابەتە حیزبیەکان ینی زۆربەی گەمە سیاسیەکان لای نەخۆش بازەکرێ دوو تەڕەف کۆ بنەوە ئەمان بۆ خۆیان ساخن ناگەیان لە نەخۆشەکەنیە هەرچی ئەگوزەرێ لەوێ بازەکرێ بەڕاستی ئەمە یەکێکە لەو شتانی کە زەرەری نەخۆشەیە اینجا ئینسانی مسلمان کە چۆ لای نەخۆش بەردەوام دڵخۆشی باتەوە شتێک باز نەکا کە ینی دڵی ئینسان تەنکە ینی زۆر جار خەڵکە بۆ چۆتە لای نەخۆش وتێتی فڵان کەس نەخۆشەکەی تۆی گرت مرد فڵان کەس نەخۆشەکەی تۆی گرت یعنی سێ چوارێکی ئاو بۆ باس کرد بوو کابرا لە خۆ هەست بەترسەکە لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چوو بێتە لای نەخۆشیش ینی دڵخۆشی ئەوەتەوە ئەمە ئیشەکە هەندێکە لەو ئادامانەی کە ئینسانی مسلمان پێویستە ڕەچاوی بکات لە کاتی چیا لە کاتی سەردانی دیارە طبعا سەردانی نەخۆش وەکو چۆن فەزڵ و ئەجر و گەورەی هەیە بەڵام ئادابەکانیشی یەکەم شت پێویستە بەڕاستی مراعاتی کات بکرێ کات چ لە نەخۆشەکە لە خەسەخانەیە بێ یان لە ماڵەوە بێ واتە تۆ لەگەڵ کەسێک خەبەرت بیست نەخۆش کەوتووە لە خەسەخانە یان لە ماڵە پێویست ناکا یەکسەر بچیت بۆ لای و بۆ هەواڵپرسینی بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فرمودەیە هاتووە فەرمێ هەر کاتێک کەسێک نەخۆش بکەوتایە زیارەتی نەخۆشەکەی نەیەکرد هەتا 3 ڕۆژ دوایەوە واتە ئەو کەسەیە پێویستی بە ئیستراحەتە بێ پێویستی بە لەوانەیە وچان هەبێ لەوانەیە پێویستی بەوە هەبێ جاری وا هەیە کەسەکە لە خەسەخانایە نەخۆشە ماوەی لە خەسەخانە ماوەتەوە بەهۆی کۆمەڵێک شت نەیتوانی وەکو پێویست بە خۆیان ڕابگات کە دێتەوە ماڵەوە پاک و خاوێنیەکە پێڕاگەیشتنێکە پێویست ناکە کە یەکسەر سەردانی بکرێت کەواتە کات زۆر گرنگە کات دیاریکردن بۆ سەردان ئەگەر بکرێت بە تەلەفۆنێک ئاگادار بکرێتەوە و خاڵی دووهەمیش بریتێ لەوەی کە کاتێک کە سەردانی نەخۆش ئەکرێ بەڕاستی ئەم سەردانی نەخۆشە بە نیەتێکی باش بکرێت چونکە نیەت زۆر گرنگە لە کاروباری مسلمانە نیەت عادەت لە عیبادەت جێ ئاکاتەوە نیەت ئەبێتە هۆکاری بەدەستهێنانی ئەجرێکی زۆر گەورە بەڵام نەبوونی نیەت ئەبێتە هۆی لە دەزانی ئەو ئەجرەیە لە کاتی سەردانی نەخۆشە بۆیە نیەت ساختکردنەوە لەبەر خاتری خوا چوون بۆ لای نەخۆش ئەوە زۆر گرنگە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێک زیارەتی نەخۆش بکە لەبەر خاتری خوای پەروەردگار کە دیارەیەکیشە لە مافەکانی مسلمان بەسەر مسلمانەوە ئەفەرمێ 7,000 مەلائیکە دوعای بۆ ئەکەن نزای بۆ ئەکەن داوای لێ خۆشبوونی بۆ ئەکەن حاڵەتێکی دیکە بریتێ لەوەی کە کەسێک چۆ لای نەخۆش بەڕاستی پێویستە عیلاجی بۆ نەنووسێ یعنی کەسی وایە کە تۆ چی نەخۆشە ئەم شتێکی بیستووە یان شتێکی بینیوە لە کەسێکی دیکەوە تەبعا نەخۆشی کەسێک بۆ کەسێکی کە جیاوازە هەر لە خۆیەوە چ چارەسەری بۆ دانێت نەخۆش ینی عیلاجی بۆ ئەنووسێ بەبێ ئەوەی کە شتێکی وای لێ بزانێ ئەمە شتێکی غەڵەتە بەڕاستی پرسیار لێکردنی یعنی هیچ کەسی وا هەیە کە لەو حاڵەتانی کە بەڕاستی پێویستە مسلمان خۆی لێ بپارێزێ لە سەردانی نەخۆشە بریتێ لەوەی کە پرسیار کەم بکەی جاری وا هەیە تۆ کەسەکە نەخۆش کەوتووە هەر کەسێک کە ئەچێ بۆ لای پرسیاری لێکا لەبارەی حەدەسەکەەوە مەجبور لە ئەوەی حەدەسەکە بۆی بگێڕێتەوە تا ئاخر کە ئەمەش ناکرێت دیارە
بەڵکو پێویستە تەنها ئەحواڵپرسێک و لە حاڵی نەخۆشەکە بپرسی کە چۆنی باشی کاتێک کە ئاوەڵپرسی کرد پاشان دوعای خەیری بۆ بکە. هەر بۆ وەکو قسەیەکی خۆشی لەسەرم بابەتەیە مامۆستایەک کە ئێستا لە حاڵەتی حیاتایە تووشی نەخۆشیێک بوو لە ئەسەر حەدسێکەوە کە قاچێکی تقریبەن تووشی کەمەندامی بوو. ئێستا مامۆستاکە لەوانەیە گوێ لە دەنگمان بێ بزانێ کاتێ تووشی ئەم حاڵەتە بوو بەڕاستی ینی ئەو نەپرسیاری لێکرا بوو لەسەر ئەم مۆزوعەیە و چۆن ڕوویداوە و بەچی وا لێ هات و ئەم حادسەیە چۆن بوو حەدەتەکەی تەزیر کرده بوو لەسەر شریتێک و هەر کەسێک بەهاتایە پرسیاری لێ بکردا دەستی پیانە و شریتەکەی بۆ لێیەوە تااقەتی دووبارەکردنەوەی نەماوە بەڕاستی ئەمە حەدەسێک کە بەڕاستی زۆر جار پێش دێت زۆر جار ینی ئەو هەموو خەڵکی کە سەردانی نەخۆشەکات پرسیاری لێ ئەکات و ناشکری هەمووی لە ئەوڵە بگەڕێتەوە بۆ آخر پاشان کەم دانیشتن کەسی وایە چ بەلای نەخۆش بەڕاستی دانیشە حکایەتەکە باسی دنیایەکە باسی قەیرانەکە باسی مەشاکیلەکە باسی سیاسەتەکە تۆ چووی بۆ ئەوەیەوە ئەم نەخۆشەیە بە تۆ تۆزێ سکوونەتی بۆ بێ ئارامی بۆ بێ و دوعایکی خێری بۆ بکەی و ئەویش دوعای خێر بە تۆ بکە ئەمە ئادابی سەردان بەڕاستی نەگەوەی دابنیشیت و کات بەسەر بریت و لەوانەیە ئەوش عاشقی جاری وایە کەسەکە هەر پێویستی بەوە نییە کە تۆ پشی بیبینی ینی وەڵا من حەزەکەم کەسی نزیکم هەرمێ چاوم پێ بکەوێت نەخۆشەکە دکتۆر بینینی لێمان نەکردووە شوێنێکی تایبەتی وەداناوە لە غورفەیەکە داناوە لەوانەیە تۆ لە جاتیەوەی سوودی پێ بگەێنی زەرەری پێ بگەێنی بۆیە مڕاعاتکردنی ئەو حاڵەتانە شێوازی شوونەکە و دانیشتنەکە و ماوەی دانیشتنەکەش و پاشان لە هەمووشی گرنگترەوەیە کە هەم دوعای خێری بۆ بکەی و هەم داوای دوعای خێری لێ بکەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەئسوراتا فەرموودەی باس کردووە کە کاتێک چووی بۆ لای نەخۆش پێویستە دوعای بۆ بکەیت و داوای بۆ بکەی خۆی پەروەردگار ئینشاءالله شفای بۆ بنێرێ. هەنووکە زۆرێک لە نەخۆشەکان ڕەوانەی نەخۆشخانەکان دەکرێن یاخود نەخۆشەکان زۆر لە نەخۆشخانە دەمێننەوە واتە ئەو ماوەیەی کە نەخۆشەکە ئەندازەیەکی زۆر کە نەفت و هیلاکە لە نەخۆشخانە دەهێڵرێتەوە بۆ ئەوەی خزمەتگوزاری پێویستی بۆ بکرێ ڕێگە بە نزیکەکانیشی نادەن سەردانی بکەن ئەمەش وەک یاسا و پرانسیپی نەخۆشخانە بەڵام هاوڵاتیانی ئێمە بەردەوام ڕیز دەبەستن لە بەردەم نەخۆشخانەکان و پێداگری زۆر دەکەن بۆ چوونە ژوورەوە ئەمەش نەک سروشتی کاری نەخۆشخانەکان تێک دەدات زۆر جار سەردانیکردنەکە دەبێتە مایی زەحمەت بۆ خودی نەخۆشەکەش. واللهی گرنگە مراعات بکەین جارێ حەق وایە بەڕاستی ئێمە نەک تەنیا لە خستەخانە لە هەموو بوارێکە مراعاتی نیظام بکەین ئەو نیظامی کە مەسلحەتی خەڵکی تایە حەق وایە مراعات بکەین مەسەلە ئێستا نیظامی مرور ئەگەر مراعات بکرێ بۆ نمونە واللهی ڕووداوەکانی مرور زۆر کەم ئەبێتەوە ئەمە یەک ئیتر بمافیها مەسەلەی خەسخانەیش و ئادابی خەسخانە و ئەو نظامانەی کە بۆ خەسخانە و سەردانی نەخۆش دانراوە هەندێک نەخۆش بە هیچ شوێ نابێ مراجعی بکرێ و کەوانەی کە لە عینایی دقیقان چاودێری وردان نابێ سەردان بکری حەق وایە کە سوکاری مراعاتی ئەو بکەن تەنیا ئەو کەسانە کە هاتوژێ بکەن کە ڕێگەیان پێدراوەک و مرافقەکان تایبەتەکان ئەمە یەک دووهەم لە ڕاستیا کاتێککە من ئەچمە بەردەمی خەسخانەیەک ئەو ڕێز لە جبۆ مێزەرەکەی منەگرێ ئەلێ مامۆستا فەرموو بچۆ ژوورەوە بەڵام کەم بمێنەرەوە حەقوایە من ئەو کەلیمەم بەلاوە گەورە بێ چونکی جارێ ئەو ڕێزی لێگرتم بۆ شورتەیە ماڵی ئاوا بێ ڕێزی لێکردم منی کردوتە ژوورەوە مادەم ئەلێ کەم بێنەرەوە من مهمەوەی چاوێکم بە نەخۆشەکە بکەوێ و ئەگەر پێویستێکی بە من حل بێ بۆی حەلکەم لەوە زیاتر بۆچی بمێنمەوە دەمەتەقێ بکەم ئێمەوتمان لە ماڵیشە بەلایەوە مەمێنەوە چ جای لە خەسخانایە لە عینایە یا لە تەواریە کە بەڕاستی زەختیان زۆر لەسرە لە وڵاتی ئێمە مراعاتی نظام ناکرێ بە هیچ شێوێ بەتایبەت لە خەسخانەکانە ئەمەش خاڵێکە حەق وایە حتا کە سوکاری ئەو مردووی زۆر نزیکەکانیشی مراعاتی بکەن من لێرەیشۆ بە هەلی ئەزانم بەڕاستی وەکو برایەتیەک دڵسۆزیەک بۆ ئەو شورتانەی کە لە بەردەرگای خەسخانەکان هاوسن ئەوانش مراعاتی خەڵکن زۆر کات بەڕاستی ئەوانی لە خەڵک تووڕابن خەڵکی دڵی شکاوە نەخۆشی هەیە مەسەلا حادیسەیەکی گەورە ڕووی داوە چێتە بەردەم خەسخانە لیانە پارێتەوە ئەبێ فەرقکەن لە بینی کەسێک و کەسێکی ترا کەسێک کە ئەزانن زۆر زەرورە ئەمە باوکێتی یا دایکێتی یا خوشکێتی یا ژنە و مێردەکەیەتی مێردە و ژنەکەی
هەیەی نەخۆشە ئەمان هەقوای ئەوان مراعات بکەن تا ڕادەیەک یارمەتی ئەو خەڵکە بن و خەڵکەکەی شەخوایە یارمەتی ئەوان باکە یارمەتی خەڵکەدەن کەوا بوو بەڕاستی مۆزوعەکە تەبادولە ئەبێ ئێمە چاودێری ئەوان بکەین ژ ئەوان چاودێری ئێمە بکەن مەسلەی نەخۆشە کولەن مانەوە لە خەسخانە جارێ هاتوچۆی نەخۆش لە خەسخانە ینی تا بتوانین لە خەسخانە نەچین بۆ لای لە لە حاڵەتی ضرورەتانە بێ وەگەر چویشین ئەتوانین هەر لە دەرەوە کەس و کارەکەی کە لە دەرەوەن هەواڵپرسێکی بکەین کاکە نەخۆشەکەتان چۆن ئێمە هاتوین بەڵام بۆی عزیێتی نەدەین ناچینە ژوورەوە هەر ئێوە خەبەرێکمان بنێ لێرەوە هەر لە دەرگای خەسخانەکە دائیمەنەوە نەخۆش خەتەرانە کۆمەڵ خەڵکیان لە دەرەوە وەستاوە ئێمە توانین ئیکتیفا بکەین بە بینینی خەڵکەکان و هەم ئەدای واجبی خۆشمانەکەین و خەمخۆری خۆشمان دەرەبڕین بۆ ئەو نەخۆشە و کەسوکاری ئەو نەخۆشە ولا عین کات شعازێتی نەخۆشەکە نات یەکێ لە هەڵەکانی ئێمە کە لە سەردانی نەخۆشەوان هەیە لە دوای نەخۆشەکە مینەتەکەین بەسەریانە چەند جار هاتم بۆ لاو بێوەفا نەخۆش بووی چیم بۆ کردێکی چیم بۆ نەکردی لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى نوعك لصدقة خومش أجتشي وباسي زكاتك ما مصد هندت شاكان يكب شتك لا لو هلاني كامانا أيينو بناو تشاوي يا نخوشك يا كسكاري نخوشك أما بيدرك بيبكين نيكي يكي كتل لو هلاني كهمانا شماتمان هي وخيكي يوايا كسيغلو بيش كيشيكي بو كنخوش كوتوا لاخو حسيتي بو لو خيوا خوای من بووای کرد نەخۆشکەوتی ئەمە هەڵەیە کێڵێک پەیوەندی بە تۆ هەیە تۆش نەخۆشەکەوێت نەخۆشەکەوێت یەکێکی لەو هەڵانەی کە هەمانە زۆر پرسیار لە نەخۆشەکەی ئەوە نەخۆشیەکە چیە ئەو دکتۆر چی پێوتی لە سەری ئەڕۆین یاتە شەو دادوای ئیزعاجی ئەەکەین بە لێ پرسیینەوە ئیتکابرا هەفتەیەک جارێک لێو پرسیوەتەوە بەسە یەکێکی تر لەم هەڵانەی کە هەمانە سڕی نەخۆش کەچیتە لای نەخۆشەکە ئەو نهێنیانی کە هەیە لە نەخۆشیەکە دوای هاتی دەدەرەوە بڵاوی مەکەرەوە یەکێتر لەو هەڵانەی کە هەمانە کاتێک کە ئەچین کاتی ڕعاتی کاتەکان ناکەین خۆی ئەبێ ئیزن وەرگری لە کات و ناکاتە خۆکەین و چۆنی سێ لە خەسەقانەکانە لەم ڕۆژانە ڕۆژێک بینیم شەوێک بوو ئێمە چوین بۆ لای نەخۆشێکی هێن بوو لە شوێنی دوورۆ کەسیاتم ئێمە کە چوین دوو کەسمان چوە ژوورەوە ئاگام لێ بوو برادێک لەوێ وانێ خەریک بوو پەلاماری ئەو کارمەندەیەدا من لێ خۆم بۆ خۆم گریان ما وجدان عەزابێدام بەم شەوە ئەم کارمەندە ئەم برا پۆلیسە لەوێ وەستاوە حیمای من و تۆکە حیمای و خەسەخانەکە یعنی ئێمە چینەوەی ئاجەکەین ئەمە چی وەڵا بەڵێ نەخۆش هاتوو ئەمە یەکێکە لەو هەڵانەمان کە چینە بەردەم خەسەخانەکە ناوەستین ئەڵێ کاکە با چەند کەسێک چووە ژوورەوە بە ئەوی تری بێتە دەرەوە نەخێر من هەر ئەبێ بڕۆ ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەبێ خۆمانە چین تۆ بۆ لای نەخۆش ئەچی تۆ کەسەکە نەخۆشە دیزاری دوعای خێر ئەەکەیت تۆ ئەجرت دەسەکەوێت چۆن ئەبێ ئەم برادرە ئەو کەسە کە لە وەساوە کارمەندێکە برای منە کەسی منە ئەویش فەقیرانە تووڕە بن ئەی تۆ کە بە شێوەیەکی ناشرین لەگەڵیان ئەجوڵێت و یەکی دوانوسیان ژوورە چی بکات ئەمە یەکێکە لە هەڵانەمان یەکێکی تر لە هەڵەکانمان کە هەمانە ئەو نەخۆشانی کە ئەچین مەسەنن خاوەن نەخۆشەکە نایڵێ بیبینین ئێمە پێمان ناخۆشە ئەبێت تۆ بزانی چاودێریکی پێویست ناکەم بجارێ هەر خۆی نەخۆشەکە ببین لەعینی نەخۆشەکە حاڵەتێکی وای بێ نەیبینی پێویستەکە لە سبێ وەکو فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە نەخۆش بوو ولو نەخۆشیشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵنەسایەوە هاتن ئەسحاب لە حەرزەتی عەلییانە پرسی ئابا الحەسەن كيف أصبح رسول الله ئەو پێغەمبەر چۆن بوو صلی الله ئەویش فەرمووی زۆر باشە تەفەعولی بوو بۆی باشە کاتان لێ کە سوکارەکەی پرسی کیفایەتە نەک ئیلا لە خودی نەخۆشەکە بەپرسی دەرخۆی ئێمە ئەو هەڵانەمان هەیە دەبێت یەکێکتر لەو هەڵانەمان هەیە نەخۆشی ئافرەتمان هەیە پیاوە چێ بۆ لای ئاخر لە خەسخانەیەکی منداڵبوونە لە خەسخانەیەکی مناڵانە یا خەسخانەی منداڵان بە زۆری دایک لای مناڵەکەی پیاوان ئەبێ ڕعایەتکەن نەچن چونکە ئەو دایکە هەڵاژیاوە شیر ئەدا بە نەخۆش مناڵەکەی یا نەخۆشیێکی ژنانەیەکی بۆ خۆیان حەزەکەن پێویست ناکە بەڵام تەوەن لە کەسوکارەکەی برسە فڵان کەس نەخۆش بوو خۆی گەورە شیفای بە ئەمە هەڵەی ئێمە بەرامبەر نەخۆش هەڵەی نەخۆشەکانیش
ئەوەی کاتێک کە ئەچی بڕۆی زۆر بێزاری دەرەبڕێ ئەبێ دائیمە نەخۆش تەفەعولی بەخێر بێ خوا بەسەری کردوێتەوە یاخوای گەورە چای منی بینی هەر من نەخۆش کەوتم جارێ لای نەخۆشێک بووین وتم چۆنی وتیم چ باش نیم زۆر بێنەوەتم بۆ ناشکولی دەر خۆی باش نەبوون تۆ بێزای دەرمون نەوعێکە لە نەبوونی سەبر نەوعێکە لەوەی کەسوات وتم بۆ باش نیت شوێنی پاک و خاوێنت هەیە خەوت هەیە ئیسراحەتە هەیە ئی لەم تەمانەیشە خۆی گەورە قەدەری کرد تۆ نەخۆش بیت ئەمە ئەجر هەیە هەندێک لە نەخۆشەکانمانە بێ ئەو کەسانەمان کە ساخین و ڕۆژە نەخۆش ئەبین ئەبێ بزانی ئەو ڕۆژێک کە نەخۆش بوویت ئەجر هەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ عجبت لأمر المؤمن إن الأمر كله له خير سەرم سڕۆن بەکاری هەموو مسلمان هەموو کارەکانی خێرە بووی إذا أصابه ضراء صبر کاتێک کە تووشی تەنگەشتەیەکە بێ نەخۆشیێک بخۆ ئەگرێ فكان خير له وإن أصابه سراء شكر فكان خير له تووشی خۆشیەکی ژێ بێ و سوپاسگوزاری ئەکات ئەوەش خێری دەستکەوێ لەم کاتا کە ڕۆژێ نەخۆش کەوتین لە ڕۆژان بێزاری دەرنەبڕین وەکووەڵێ مەولەوی فەرمووی کاکە دەردی دڵ بێنی هایەتەن شکایەت نییە یەک حکایەتەن ئەفەرمی سەری بەرزۆ کرد فەرمووی دەردی دڵی خۆم بێنیهایەتە زۆرە دەردی دڵم بەڵام سەری بەرزەکە فەرمی خوایە شکایەت لەگە ناکەم هەر حکایەتی حاڵی خۆمەکەم جا ئەمە لە پیاوێکی من نەخۆش بوو یەکێ لە خواناسان خۆ زایبات و وەفاتی کرد چوین بۆ لای وتی چۆن هەواڵپرسیم کرد لی ئەم شعری بۆ خۆندمەوە وتی کاکە دەردی دڵ بێنیهایەتەن شکایەت نییە یەک حکایەتەن سەری بەرزۆ کرد بۆ بە ئاسمان و فەرمی خوایە بەخوا مەبەستمەوە نییە کە شکایەت بکەم لە حاڵی خۆم تۆ منە بەسەر کردوەوە من زۆر سوپاس گوزارم بە کارەکانی تۆ ئەبێ نەخۆش ئاوا عەزیمەتی بێ ئەمە هەڵەکانی خۆمان ئەوش هەڵەکانی نەخۆشە ئینشاڵڵا خۆی گەورە یارمەتی خۆش بیاخوا جەنابی سەرکەوتوو خۆی نەخۆشخانە بۆیە پێوتوی نەخۆشخانە ینی ئەوانەی کە لەوێن هیچیان لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە تەواونی جەستەیان نەخۆشە یا هەندێکیان لە ڕووی دەرونیەوە کەواتە هەر ئینسان بۆی کە جستەی ساغنیە بێ لە ڕووی دەرونی شۆ بێتاقەت کەواتە ئێمە پێویستمان بەچی پێویستمان بە ڕەچاوکردنی هەموو ڕێنماییەک هەیە کە ئەدرێ بەچێ بە ئەو کەسانی سەردانی نەخۆشەکە ینی لە خەسخانەکان بۆ نمونە بە تایبەت لە کاتی مواجهەیە کاتی مواجهەیە جاری وایە ئەم کەسە غیری کەسە نزیکەکان کەسی یەکەم و دووەم ما باقی ئیواجە سەعاتە منێت لای نەخۆش با کاتی مواجهش بێت تۆ 5 دقەیە بۆ ئەحواڵپرسی هاتووی ئەحواڵپرسێکەکەی تۆ ڕۆیت پێویست ناکە ئەوە بمێنیتەوە ئەنجا لە ڕووی ژاوە پێویست ناکە بە تایبەت چینی خوشکان مناڵ لەگەڵ خۆیان نابەرنە خەسخانە ئەگەر ئەزانی مناڵەکەت زەرورە مەچە بۆ خەسخانە دوایی کە دەرچوو لە ماڵە سەردانێک ئەنجا ئەو شوێنانەی کە پیانەوەترێ جاکراونەتەوە لە خەڵکی نەخۆشی تایبەتیان هەیە پێویستیان بە چاودێری ورد هەیە ئەمانە جارە پێویست ناکە ئینسان ئیلحاح بکە لە سەردانیکردنی چیە سەردانیکردنی نەخۆشەکە خۆی ئەو کەسێکی دیاریکراوە حتا لە ماڵیشە لە ماڵ جاری ئەم نەخۆشە دەرچووە بە تایبەت ئەوانەی کە نەخۆشی دووڵانێ و کۆمەڵە نەخۆشی قورسیان هەیە کە پیانڵن تا 6 مانگ یا 3 مانگ بۆیان دیاری ئەەکەن ئەم 3 مانگ ئەم کەسە کەس نایبینێ تۆ چیتە لای خزم کەسوکار ئەحواڵی پرسی ما باقیت پێویست ناکە ئەنجا لەمانەوەیە بە تایبەت لەمانەوە شابێ ئینسان ڕەچاوی بکە نەخۆشی تریتی ئەنجا تۆ مافی ئەمانە هەموو بی کە مافی ئەمانە بدەین ینی بۆ نمونە لە شوێنێ لە ژوورێکا 6 قەڵەوێرێتی 6 نەخۆشی تیامێنێتەوە ئەم 6 قەڵەوێرەیە ئەم 6 نەخۆشە ئەگەر هەر یەکیان یەک کەسی لابێ ئەکاتە چەند ئەکاتە 6 کەسی تر یعنی بێتە 12 کەس گەم 12 کەسەیەشی یەک گوتەش بڵێ بزانن چی ئەەکە دەبەرەوە ئەبێ ڕەچاوی بکرێ ئەبێ ڕەچاوی ئەوە بکرێ ئەنجا تو وعدێکی ژەدەی لە دەرەوە کە پێ دەڵێ 5 دقە بمێنەرەوە هەوڵە لە 5 دقەکەیە لای نەخۆشەکەت هەستا بیت ینی 5 دقە لای ڕێگاکەی لێتەر کە قەی ناکە ئەوەی کە تا ئەگەیتی لای نەخۆشەکە و تا مەرحەبایەکی 5 دقەکە دوای ئەوە هەستە چکە تۆ وعدێکت داوە لە خوارەوە لە 5 دقەم پێچێ مادەم وعدت داوە ئەبێ ئینسانی مسلمان پابند بە وعدەکەی خۆی لە 5 دقە زیاتر لەوێ نمێنێتەوە چەنە بۆی بکرێت وەکو گرنگیدان بە سەردانی نەخۆش لە ئیسلامە جەختی لەسەر کراوەتەوە کە
بەڕاستی ئیسلام بەرنامەی ژیانە، بەرنامەی تەعاونە، بەرنامەی هاوکاریە، بەرنامەی بەدەمەوە یەکبوونە، هەر لە لەدایکبوونە و هەتا مردنی پێویستە ئاگامان لە یەکتری بێ. یەکێکی لەو حاڵەتانە ئەم سەردانی نەخۆشەیە. جا لەبەرەوە بەڕاستی وەکو ئەم بابەتە بابەتێکی گرنگە، بەڵام پێویستە مراعاتکردنی ئەم شتانش بۆ هەموو لایەکمان و ڕەچاوکردنی سەردان بە تایبەتی بۆ خەسەخانەکان. نەخۆشخانەکان زۆر جارەچی کەسی وا هەیە نەخۆشەکەی ینی منعی بینینی لێکراوە لە شوێنێکی تایبەت هەیە، یاوەکو پێویست ناکە کە خەڵک سەردانی بکات، ئیلا ئیسرار دەکرێت، تەکلیفەکرێ، واستە ئەکرێ، بەرتی ئەدرێ، ینی زەختێکی زۆر دروست ئەبێ لە سەر نەخۆشخانەکان لەسەر برا پۆلیسەکان. جاری وایە کە ئەچی شەڕ و بەزم و قسە و ینی شتی ناخۆشەکەوێتەوە لە هەر لە ئەسەر ئەم قەرەباڵخی و سەردانەیە. جگە لەوەش کە ئەچیتە ژوورە و جاری وایە شوێنەکە لەوانەیە نەخۆشەکەی تۆ باشتر بێ، بەڵام نەخۆشێکیکە لە تەنیشێکی پێویستی بە بێدەنگی هەیە، پێویستی بەوەی کە ساحەتی زیاترکە قەرەباڵخەیەک دروست ئەکرێت و دەنگە دەنگ و ژاوەژاوێکی زۆر دروست ئەکرێ و هیواهەیە مراعات ناکە شتە باتە ناو خەسەخانەکانە لە کاتێکە کۆمەڵ ڕێنمایی لە خەسەخانەکانە نووسراوە کە پێویست ناکە تۆ شتی بۆ بەری، بەڵام لە هەمان کاتا تۆ شتانێکە بیت کە هەمەی مایە ئازارە بۆ ئەو برا پۆلیسانە و زەختێکە لەسەر نەخۆشخانەکان و هەم بۆ نەخۆشەکەش کەڵکوسوودی نییە، کەواتە ئەبێ بزانین ئێمە ئەو کارانەی کە ئیکەین بە بەرنامە بکرێ و بە ئامانجەوە بکرێ بۆ ئەوی کە بتوانین هەم لە سەردانەکانمان تووشی ئەجر و پاداش ببین و هەم ئەزیەت و ئازارمان نەبێ بۆ هیچ کەسێک وە سوود و قازانج بگەین بە نەخۆشەکە کە دیارە لە ئەم ڕۆژە نەخۆشی و ناخۆشی زۆرە و فشارێکی زۆر لەسەر نەخۆشخانەکانە هەیە. پێویستەکە ئێمە ئەو یاسانی کە دانراوە بۆ سەردانی نەخۆش لە خەسەخانەکانە لە نەخۆشخانەکانە ڕەچاوی بکەین تاوەکو کار ئاسانی بێ هەم بۆ ئێمە و هەم بۆ دەستگا بەرپرسەکان و هەم بۆ نەخۆشەکەش کە ئێمە دیارە مەبەستمان چاکبوونەوە و چارەسەرە بۆ ئەو کە داواکەین لە خۆی پەروەردگار ئینشاءڵڵا شفای هەموو نەخۆشەکان بنێرێ و خۆی گەورە هەر کەسێک مبتەلایە بە هەر نەخۆشیێک بە هەر ناڕەحەتیە خۆی گەورە دڵخۆشی کا بە لەر ساغی و بە چاکبوونەوە و چارەسەر ئینشاءڵڵا.